ئەگەر دیگی نەوشیران مستەفا بمایە وا نامایە سەر دنیا ئەم گەندەڵیە وا کۆتایی من نەوشیران مستەفا قبولی ناکرد ئەمە قسەیەکی پرۆپۆچ و بێناوەڕۆکە بزوتنەوەی کوردایەتی خۆی لەنێو قەیرانێکی خنجێنەرایە ئەوە تا ساڵ و نیوە کە انتخابات بووە پەرلەمان بووە نازانم چی بووە نەیانتوانی حکوومەت دروستکرد یا کەسانی چکڵێن بۆیە بزوتنەوەی گۆڕان وای لێ هاتچکە نەوشیران مستەفا مرد ئەمەش قسەیەکی پوچە چونکە من خۆم گوێم لێ بۆ نەوشیران مستەفا ئەوەیە گۆڕان خوازەکان دڵنیا ئەەکەینەوە کە ئێمە شێوازێکی وەهامان لەنێو بزوتنەوەی گۆڕانە دروست کردووە ستانداردێکی وهای سیاسیمان لەنێو پەیکەرەی بزوتنەوەی گۆڕانە دروست کردووە کە ئەگەر منیان بکوژێم یا بە سارە لێم بە ئەم بزوتنەوەی بەردەوامە بێت ئەمە قسەی نەوشیر بەڵام ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان وەکو گەڵای دار هەڵوەری ئەگەر نەوشیران مستەفا ئێستش بمایە هەر ئاوای لێ هات کە بوو هۆیەکەی سیاسیە بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوە دروست بوو فریای یەکێتی پارتی بکەوێت کە هەلومەرجێکی شۆڕژگەڕانە خەریب لە کوردستانە سەری هەڵەدا شۆڕش خەریب و سەری هەڵەدا خەڵک هاتووە مەیدان خەڵک ئیتر یەکێتی و پارتی و دەسەڵاتیان قبول نەبوو بۆیان کەوتو بۆ ژێر پرسیار بزوتنەوەی گۆڕان هات ئەم دەسەڵاتە ڕزگارکە سواری شەپۆلی ناڕزایەتی خەڵک بەڵام یەک ئیستراتیجی هەبوو بزوتنەوەی گۆڕان یەک ئیستراتیجی ئەویش ئەوەیە ئەم حکوومەتە بکەین بە حکوومەتێکی دامەزراوەی دەستی حزب دوور بێتەوە دوور بێت لە حکوومەت و دەسەڵات هێزی چەکداریش بکرێ بە هێزێکی نیشتیمانی لە نێو دەسەڵاتێکی بزوتنەوەیەکی دەسەڵاتێکی میلیشیاییە کە دوو منتیقەیە بە زۆری چەک نە حکوومەت معنای هەیە نە پەرلەمان معنای هەیە بە زۆری چەک دوو بنەماڵە دوو میلیشیا دەسەڵاتیان گرتووە بەسەر و کۆمەڵگەیە بۆیە ئەوە شتێکی پڕۆپوچە تۆ بتوانانی لە نێو وڵاتی لە نێو جوگرافیایکی ئاوای ئەوە دروستکەی بۆیە ئیستراتیژیەکەی گەیشتە بنبەست هیچ کارێکی بۆ نەکرا سەرنجام شتێک کە لە پێناویە دروست بووە وەختێک گەیشتە بنبەست بزوتنەوەکە ژەگاتە بنبەست بۆیە مەجموعەیەکیان چوون بۆ لای پارتی وەکو ڕێباز حەمدان جەماعەتەکەیەوە مەجموعەیەکیان لەگەڵ عەملی هەر عینی دەوری بزوتنەوەی گۆڕان ئەگەڕن ئەوەی کە جەماعەتی شاسواریش دوایەوەی کە بزوتنەوەی گۆڕان گەیشتە ئەم بنبەسەنجا شاسوار خەریک بە ئەو دوورە بینێ بە بڕای من ئێسش وردە خەریک کە دەوری بزوتنەوەی ئەوەی کە پێڵێنەوەی نوێ وردە ئەکەوێتە حاشیەوە ئێسەیتر عەلی حەمەد ساحب جەماعەت بەتەمەن ئەو جێگەی ئەو بۆشاییە پڕ بکەنەوە بۆیە مەسەلەکە ڕەبتی بەوە نییە کە لەو مستەفا مرد بۆیە بزوتنەوەی گۆڕان ئەوەی بەسەرا نەخێت یەک بنبەستێکە کولی بزوتنەوەی کوردایەتی بە هەموو باڵەکانیەوە ئێستا لەگەڵی بەرەوڕووە لە ئەزمەیەکی خنجێنەرە